گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. بینەرێکی ئازیز بە ناسناوی ئامانج لە شاری سنەوە لە نامەیەکدا نووسیوێتی بارودۆخی ئێران و هەموو منتەقا ڕووی لە ئاڵوگۆڕی جددیە و دوور نییە کە بە هەر هۆیەکەوە بێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر کوردستان و بگرە بەسەر هەموو ئێراندا لاواز بێت و ئەم ڕژیمە بەرەو ڕووخام بچێت. لەوەها حاڵەتێکدا بەرنامەی کۆمەڵە بۆ دواڕۆژی کوردستان چی دەبێت؟ کوردستان چۆن و بە چ قانونێک بەڕێوە دەچێت؟ چ جۆرە دەسەڵاتێکی تێدا دادەمەزرێت؟ ئامانجی بەڕێز زۆر سپاس بۆ نامەکەت. بەرنامەی کۆمەڵە بۆ دواڕۆژی کوردستان و بۆ ئەو کاتەی کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت
لەسەر بنەمای هەوڵدان بۆ بەرقەرارکردنی دەسەڵاتی ڕاستەقینەی خەڵک لە ڕێگەی نظامێکی شۆراییەوەیە. خەبات لە پێناوی دامەزراندنی حکوومەتێکی شۆرایی بەردەوام یەکێک لە بنەما سەرەکیەکانی استراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستاندایە. بە هەر ڕادەیەک کە ئاسۆی ڕوخانی کۆماری ئیسلامی و تێکەوە پێچرانی دام و دەستگای هێز و دەسەڵاتی ئەو لە کوردستان نزیکتر دەبێتەوە، ئێمە دەبێ ئاسۆی سەرکەوتن و مانە ڕاستەقینەکەی بۆ خەڵکی ستەملێکراوی کوردستان نیشان بدەین. ئەگەر هەر لە ئێستاوە سیمایەکی ڕوون لە مانای سەرکەوتن چۆنیەتی هاتنە دیویست و داخوازیەکانی بۆ خەڵکی کوردستان بەدەستەوە نەدەین، چ زەمانەتێکەیە کە چارەنووسی خەڵکی کوردستان ئەوە نەبێت کە پاش ڕوخانی ڕژیمی پاشایەتی بەسەر خەڵکی ئێران داهات. چ کەسێک تەزمینی دەکات کە خەڵکی کوردستان پاش 14 خەبات و ڕەنج و ئازار و قوربانیدان بەویست و داواکاریە ڕەواکانی خۆی بکات. لە بیرمان نەچێ ئێمە ئەزمموی شۆڕشی ڕێبندانی 57 ئێرانمان هەیە کە بەهۆی نەبوونی ئاسۆیەکی ڕوون لە سەرکەوتنی شۆڕش ڕەوتی مەسەبی بە پاڵپشتی پێگەیەک کە لە ژێر دەسەڵاتی ڕژیمی پاشایەتیدا هەیبوو و توانی بیری کۆنەپەرستانی خۆی لە بەشێکی بەرین لە کۆمەلگادا پەرە پێبدا و بە پاڵپشتی هێزە ئیمپریالیستیەکان شۆڕشی ئێران کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بڕبڕی پشتی بوون تێک بشکێنێ. ئێمە بۆ ئەو مەبەستە ئالتەرناتیوی دەسەڵاتی شۆڕایی دەخینە بەردەم کۆمەلگا و هەوڵ ئەدەین ڕزایەتی خەڵکی کوردستانی بۆ دابین بکەین. ئەگەر جەماوەری خەڵکی کوردستان نانەوێت تووشی ئەم چارە نووسە ببن، دەبێت هەر لە ئێستاوە لە بیری داڕشتنی بناغی دەسەڵاتی خۆیان بن. کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەملێکراوی کوردستان دەبێت لە بیری گەڵاڵە ڕێژی دەوڵەتێکدا بن کە هەر کرێکارێکی سادە، هەر ژنێکی کارکەر و هەر زەحمەتکێشێکی نەخوێندەواریش بتوانێت ئاڵلقەکانی دەسەڵاتی ئەو بەدەستەوە بگرێ و ڕاستەوخۆ لە ژیانی سیاسی و بەڕێوەبردنی کۆمەلگادا ڕۆڵی هەبێت. شان بەشانی کۆمەڵە خەڵکی کوردی ناگەڵا
بەشانی کۆمەڵە بەهارانی نادەڵە شەم بەشانی کۆمەڵە بەهارانی نادەڵە. بەپێی بەرنامەی کۆمەڵە ئەرکی دەسەڵات لە کوردستانی ئازادکراودا مافی بێ ئەملاو ئەولای خەڵکی کوردستانە و کۆمەڵە حازر نییە لەگەڵ هیچ حیزب و تاقمێک لەسەردا بەشکردنی دەسەڵات لە داهاتوودا سات و سەودا بکات. بە تێکشکاندنی دام و دەستگای حاکمیەت و ئامرازی سەرکوتی کۆماری ئیسلامی لە کوردستان، کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی هەژار و بێبەش کە زۆربەی کۆمەلگا پێکدێنن دەتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن. دەوڵەتی شوورایی بواری بەشداری و دەخاڵەتی بەرین بۆ جەماوەری خەڵک لە کاروباری دەسەڵاتدا دەرەخسێنێ. لە حکوومەتی شوڕاییدا سەرجەم کەسانی ناو کۆمەلگا بە ئەندامی دەوڵەت دەژمێردرێن و لە ڕێخستنی دەوڵەتدا شوێنیان هەیە. خەڵک لە شوڕا مەحەلیەکان و شوڕا ناوچەیەکان و شوڕا سەراسەریەکان ڕێک دەخرێن و دەسەڵاتی واقعیان بەدەستەوەیە و هەر کاتێک کە ئیرادەش بکەن دەتوانن نێونەرانی خۆیان لەسەر کار لابرن و بەم شێوەیە سەرجەم ڕواڵەتی کاری و ئاستەنگە بورۆکراتیکەکان لە ڕەوتی هەڵبژارنەکاندا لەناودەچن. حکوومەتی شۆڕایی لەمڕۆوە کە مافی ئازادانەی لەسەر کارلابرنی هەڵبژێردراوەکان لە هەر سەردەمێکدا بە خەڵک دەدات و هەتا کاتێک کە ئەم مکانیزمە لە ئارادا بێ گەندەڵی نامێنێ و بەم جۆرە گەندەڵی ئیداری کە نەخۆشیەکی هەمیشەیی حکوومەتە بورژواییەکانە بەهۆی ئەوەی کە هیچ دەواازەیەک بۆ بەشداری ڕاستەوخۆی خەڵک لە ئیدارەی کۆمەلگا ئاوەڵە ناکات بۆ هەمیشە لەناو دەچێت. لە حکوومەتی شوڕاییدا سەرجەم کاربەدەستانی ئیداری و سیاسی و قەزایی لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێن و هەر کاتێک زۆربەی دەنگدەران ئیرادە بکەن لە هەر کات و ساتێکدا دەتوانن بیانگۆڕن. بەرزترین بەرپرسانی حکوومەتی شوڕایی وەک خزمەتکاری خەڵک هەڵس و کەوت دەکەن و موچەیەکی یەکسان بە ڕادەی هەقدەستی کرێکارێکی پسپۆر وەردەگرن. بەم جۆرە خەڵکانێکی کە لە نظامی شۆڕاییدا ڕێک دەخرێن خۆیان هەم یاسادانەر و هەم بەڕێوەبەری یاسان. نێونەرانی شوڕاکان لە شوڕای گەڕەکی شارەکان و ئاواییەکان لە شوڕای سەراسەریدا کۆ دەبنەوە و بانترین ئاستی دەسەڵات شکڵ پێدەدەن. هێزی چەکداری محەلی لە ژێر فەرماندەیی کۆنگرەی سەرتاسەری شوڕاکان کاروباری پەیوەندیدار بە دیفاع لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە ئاست دەستڕێژی دەوڵەتی مرکزی و یان هەر هێزێکی تری لە ئەستۆ دەبێت. ئەم هێزە مافی هیچ جۆرە دەستێوەردانێکی لە کاروباری نێوخۆیی کوردستاندا نابێت. کۆمەڵە هەوڵ دەدات کە بەرنامەی سیاسی و کۆمەڵایەتی خۆی بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە کاتی خۆیدا و بە تەسویبی شۆڕای نێونەرانی سەرتاسەری خەڵکی کوردستان بگەێنێ هەتا بە خێرایی ئیجرای بکەن. ناوەڕۆکی ئەو بەرنامەیە بۆ هەموو بوارەکانی ژیان هەر لە ئێستاوە ڕاگەیاندراوە. لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ دابین دەبێت و هەلومەرجی پێویست بۆ کەڵک وەرگرتنی وشیارانە لەم مافە دەرەخسێ. خەڵکی کوردستان دەتوانن بە دابینبوونی بەکردەوە و یان بە ڕەسمی هەلومەرجێکی کە لەو بەرنامەیەدا هاتووە لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە و یان دەوڵەتی سربەخۆی خۆیان پێک بێن و لە ئێران جابنەوە. لە ڕوانگەی بۆچوونی ئێمەوە ئەگەر خەڵکی کوردستان تەسمیم بگرن لە هەلومەرجێکی کە لە ئارادابوونی حکوومەتێکی کرێکاری و یان هەلومەرجی دموکراتیک و شۆڕشگێڕانە لە ئێران هەتا لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە بە هاتنەدی ئەو هەلومەرجەی ئیشارەمان پێکرد و بەگرتنەبەری سیاسەتی وشیارانەی ئامۆزش و فەرهەنگی هەر جۆرە ناهاو ئاهەنگیەکی نێوان نەتەوە جۆراوجۆرەکان و لەوانە خەڵکی کوردستان و شوێنەکانی تر لەناو دەچێت و پێناسەی ئینسانی کەسەکانی سەر بە نەتەوە جۆراوجۆرەکان و ڕێگای ئاوێتەبوونی ئەوان خۆشتر دەبێت. کۆمەلگایەکی ئەوتۆ لەگەڵ ستەمی ملی نامۆ دەبێ و لێی دەرەوێتەوە. بەڕێزان، کۆماری ئیسلامی ئێران بە درێژایی 40 ساڵ دەسەڵاتی بە هەموو شێوەیەک هەوڵی داوە فەرهەنگ و بیر و باوەڕ و شێوەی ژیانی
جێگای سەرنجی خۆی بەسەر کۆمەلگای ئێراندا بسەپێنێت. کوردستانیش لەم ڕەوتە بە دوور نەبووە. دیارە استراتێژی کۆماری ئیسلامی بۆ زەوتکردنی دەستکەوتەکانی ڕاپەڕینی 1350 لە کوردستان بە هێرشی نظامی دەستی پێکرد. بەڵام ئامانجی ڕژیم تەنیا زاڵبوونی نظامی بەسەر جۆغرافیای کوردستاندا نەبوو، بەڵکو زاڵبوونیش بوو بەسەر ئیرادەی شۆڕشگێڕانەی جەماوەری دانیشتووی ئەم جۆغرافیایی لە ڕێگای پەرەپێدان بە فەرهەنگی کۆنەپەرستانە و خۆرافی یاسای شەریعەت، شێوەی ژیانی ئیسلامی ئەو جۆرەی کە خۆی دایدەڕشت. ڕژیم هاوکات لەگەڵ داگیرکردنی کوردستان بە هێزی چەکدار بۆ گەیشتن بەم ئامانجەی هێرشێکی فەرهەنگی ڕێکخراویشی گەڵاڵە ڕێژی کرد و هەنگاو بە هەنگاو بەڕێوەی برد. ئامرازەکانی ئەم هێرشە بریتین بوون لە چەندین دامەزراوەی وەکو سازمانی تەبلیغاتی ئیسلامی کوردستان، ناوەندی بزورگی ئیسلامی ڕۆژاوای ئێران، ئیدارەی ئیرشادی ئیسلامی کوردستان، کانونی فەرهەنگی تربیەتی مزگەوتەکان، کانونی فەرهەنگی هونەریەکانی مزگەوت، کانونی پەروەرشی فکری ئیسلامی منداڵان، تۆڕی ئیمام جومعەکان، شۆڕای ئیقامەی نوێژ، ناوەندی ئیسلاحی فەرهەنگی سەر بە ناوەندە دەوڵەتیەکان و سوپای پاسداران و بەسیج لە کوردستان، کارگەگەلی ئامۆزشی شێوەی ژیانی ئیسلامی، خانەی قورئان و دەیان ئەنجومەنی مەسەوی تر. هەموو ئەم ناوەندانە بۆ بەرەو پێشبردنی چالاتیەکانە لە پشتیوانی هەمەلایەنەی ماڵی دەوڵەت و سوپای پاسداران بەهرەمەندن. لە ئاکامی فعالیەتی ئەم ناوەندانەدا لە 4 دەهەی ڕابردوودا هەزاران مزگەوت تەکیە و حسەینیە لە شار و دێهاتەکانی کوردستان دروستکراون و حەوزەکانی بەناو علمیەی دینی بە شێوەیەکی بەرچاو پەریان سندووە. هێندێک لە هێماکانی فعالیەتی ڕژیم لەم بوارەدا بریتین لە بەڕێوەبردنی مەراسمی ئەزاداری بە تایبەت لە مانگی محەڕەمدا، مەراسمی خوێندنی دوعای کۆمەیل و مسابقەی قەرائەتی قورئان و چەل حەدیث، ساڵگەردی مەرگی ئیمامەکان و هەفتەی بەسیج، هەفتەی دەوڵەت و بۆنەکانی تر، لە پاڵ دەرسە مەسەبیەکان لە مەدرسە و ئالوودەکردنی کتێبی دەرسی بە خۆرافاتی دژی زانستیە. لە ڕۆژە مەسەبیەکاندا دەرک و دیواری شارەکان بە پۆستەری تەبلیغاتیدا دەپۆشرێت. لەم بۆنانەدا ڕژیم قەناعەت بە جیرە خۆرانی خۆی لە ناوچەکەدا ناکات و دەست دەکات بە ناردنی مۆبەللیغانی ژن و پیاو بۆ کوردستان تا دەست بدەنە تەبلیغی فەرهەنگی مەسەبی و تەنانەت تەرویجی شیعەگەری. ژمارەی جەژنوارەکان، نمایشگا و کارگاکانی کە لەژێر ناوی فاتمە ناسی، عاشورا ناسی و هیتری لەم جۆرە بە هەزینەی کەڵان بەڕێوە دەچن. تەنانەت جارێک خامنەئی بە ئێعتباری ئەم جۆرە فعالیەتانە ئوستانی کوردستانی ناونا ئوستانی فەرهەنگی وڵات. هەزینەیەکی ئاوا کەڵان لە حاڵێکدا سەرفی ڕەواجی خۆرافەپەرستی دەکرێت و بە زۆر لاوانی کوردستان دەخرێنە ژێر ئامۆزشی ئیسلامیەوەکە ناوچە کوردنشینەکانی ئێران لە ڕوانگەی ئامۆزش و خوێندنەوە لە پلەکانی ئاخری وڵاتدا. ڕێژەی قبوڵی قوتابیانی کوردستان لە ئازمونەکان و کۆنکوردا گەلێک لە خوارەوەیە. یەک لە سەرسەی جەمعیەتی کوردستان نەخوێندەوارن و جەمعیەتێکی زۆر لە بنەماڵەکان بەهۆی هەژاری ماڵی منداڵەکانیان بە ناچار وادار دەکەن دەست لە خوێندن هەڵگرن. مەکانە ئامۆزشیەکان لە کوردستان پڕتوکا و نائەمنن. ناوچە کوردنشینەکان لەگەڵ کەمبودی فەزای ئامۆزشیدا بەرەوڕوویە و دەوڵەت بە جێگای دروستکردنی مەدرسە داوا لە خوێرخوازان دەکات تا خۆیان لە جیات دەوڵەت لە کوردستاندا مەدرسە دروست بکەن. هەڵبەت لێرەشدا ئەولەویەت بە بیناکردنی مزگەوتە. لەسەر ناوەڕۆکی ئەم بارودۆخە هەموو جۆرە فعالیەتێکی فەرهەنگی پێشڕە و متەرەقی لە ژێر ناوی هەڕەشە بۆ سەر ئەمنیەتی نەتەوەیی قەدەغەکراوە. ڕۆژنامە و نەشریەی سربەخۆ و پێشرە و ئیجازەی بڵاوبوونەوەیان نییە. ئەنجومەنەکان و گروپە فەرهەنگیە سربەخۆکان قەدەغە و ئیجازەی فعالیەتیان نییە. بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە ئەو ڕاستەیە کە لەگەڵ هەموو ئەو کردارە دژی فەرهەنگیانەدا ئێمە شاهدی لە دین بێزاریەکی بێوێنەین لە نێو خەڵکی کوردستاندا بە تایبەت لاواندا. مزگەوتەکان لە هەموو کاتێک چۆڵترن و مەراسمە مەسەبیەکان گەلێک بێڕەونەقن.
ڕوتێک کە کاربەدەستانی ڕژیم لە کوردستان وە هەراسیێناوە بێ ئاکاممانەوەی ئەم هەمووە هەوڵانە و ئەو هەموو پارەیە کە لەم بوارەدا سەرفی کردووە. ئێستاش هەر ناچارە زمانی ترساندن و هەڕەشە بۆ ئەم مەبەستە بەکاربێنێت. ئەمە نیشانەی خۆڕاگری خەڵکی کوردستانە لە بەرامبەر ئیستراتیژی فەرهەنگی کۆماری ئیسلامیدا. هێماکانی ئەم خۆڕاگریە لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز و چوارشەممە سووری، مەراسمی جێژن و شادی و ڕەشپەڵک لەم بۆنانەدا و لەگەڵ هەموو سەرکەوتنێک لە باقی بەشەکانی کوردستان دیفاع لە هونەر و ئەدەبیاتی مقاومەت و نیشاندانی هۆگری بۆ سرودە شۆڕشگێڕانەکان خۆی دەنوێنێت. ساڵانێکە ڕژیم بە دروستکردنی گەلێک ئیزگەی ڕادیۆیی و شەبەکەی تەلەڤیزیۆنی و تەبلیغاتی بەرین سەبارەت بە مەترسی شەبەکە ماهواریەکان و بڵاوکردنەوەی ترس لە ئاسیبی سەرچاوەگرتو لە تەماشاکردنی ئەم کاناڵانەوە، بڵاوکردنەوەی پارازیت و تەنانەت شکاندنی دیشی ماوارەکان لە هەوڵدایە. بەڵام هێشتا نەیتوانیوە خەڵکی کوردستان وادار بکات چاو لەم کاناڵانە نەکەن و تەماشای شەبەکەکانی ڕژیم بکەن. کاربەدەستانی ڕژیم ددان بە ناکامی سیاسەتەکانیان لەم بوارەدا دەنێن و بە شوێن ڕێگا چارەوەن. بەڵامی تر درەنگە زەوی لەژێر پێی سیاسەت و ئیستراتیژی فەرهەنگی ڕژیمی ئیسلامیدا داخ بووە. کوردستانی شۆڕشگێر ڕێگای خۆی بەرەو بنیاتنانی فەرهەنگ و ئەخلاقی پێشڕە و ئینسانی دۆزیوەتەوە. بینەرانی خۆشەویست، ڕۆژ نییە هەواڵی دڵتەزێنی تەسادفی دڵتەزێنی ڕانندەگی لە جادە و بانەکانی کوردستان نەبیستین. هۆکاری سەرەکی زیادبوونی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ ئەوەیە کە زۆربەی پرۆژەکانی جادەسازی لەلایەن ناوەندە دەوڵەتی و شرکەتەکانی سەربەسپای پاسداران و باقی دەستگاکانی حاکمیەتەوە ئەنجام ئەدرێن کە پەروەندەکانیان پڕە لە گەندەڵی، قازانجپەرستی و بەرتیلخۆری. ئەم گەندەڵیە لە ناوەندە دەوڵەتیەکاندا بووەتە هۆی ئەوەی کە تا لە ڕەوتی بەرەو پێشچوونی پرۆژەکانی جادەسازیدا کەمترین سەرنج بدرێتە ئەمنیەتی بنەماکان و لە ئاکامدا دەیان هەزار کەس لە ساڵدا گیانی خۆیان لەدەست بدەن و بە سەدان هەزار کەسی دیکەش بریندار و کەمەندان بن. بەهۆی گەندەڵی داراییەوە کە نەتەنیا پرۆژە ناپێویستیەکانی جادەسازی بە کەیفیەتی کەم و بە هەزینەی کەڵان دەخرێتە ڕێ، بەڵکو لە زۆربەی حاڵەتەکاندا تەنانەت ئەم پرۆژانش بەبێ ئەوەی تەواو بوو بێتن تعتیل دەکرێن و ناوەندە دەوڵەتی و شرکەتەکانی سەر بە حاکمیەت پوڵێک کە بۆ تەواوکردنی ئەم پرۆژانە وەریانگرتووە دەخەنە گیرفانیانەوە. لەلایەکی دیکەوە گەندەڵی لە ناوەندەکانی حاکمیەتدا کە بۆتە هۆی ئەو پرۆژانە بچنە بواری جێبەجێکردنەوە کە لە باری ژینگەیەوە زیانێکی قەرەبوو نەکراو بەسەر کۆمەڵگادا دەسەپێنن. هەموو ئەم کردارە وێرانگرانە نەتەنیا هیچ بەرپرسیارەتێکی یاسایی بۆ تاوانکارانی بە شوێنەوە نییە، بەڵکو ناوەند و شرکەتەکانی سەر بە دەستگای حاکمیەت بە پشتیوانی قانونی و بەبێ هیچ جۆرە نیگەرانیەک خەریکی تاڵانکردنی سەروەتی وڵات دەبن و بەو شێوەی کە باسکرا دەبنە هۆی مەرگی دەیان هەزار کەس. دەڕاستیدا زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوی جادەیش دەکرێت پێشیان پێبژیرێت. ئەوەی بۆ گەیشتن بەم ئامانجە پێویستە ئەنجام بدرێت سەرنجدان بە ئیمەنی جادەکان و پێڕاگەیشتنە بەو شوێنانەی ڕووداوی زۆریان تێدا ڕوئەدات. نوێژنکردنەوەی پرد و جادەکان لە کاتی خۆیاندا و دانانەوەی تابلۆی وشیارکەرەوە و دروستکردنی خەتکێشی و دانانی چرای ڕۆشنایی لە جادە شلوخەکاندا لەگەڵ ئەمانە چاودێری بەرپرسانە بەسەر ئیستاندارد و ئیمەنی ماشینەکان و قەداغەکردنی کەڵک وەرگرتن لە ماشێنی کۆن و ناسلامەت و کۆنتڕۆڵکردنی بەردەوامی باقی وسیلەکانی گواستنەوە و گەیاندن لە جادەکاندا ئەو هەنگاوانەی دیکەن کە دەتوانن تەسادفاتی ڕانندگی کەم بکەنەوە. بێجگە لە هەموو ئەم ڕاستیانی کە باسکران، دروستکردنی ناوەندی زانیاری گەیاندن، بەرزکردنەوەی زەرفەتی یارمەتیدان، دروستکردنی شوێنی حەسانەوە بۆ دەرکردنی ماندوێتی شۆفێران لە نزیک جادەکانیش یارمەتی کەمبوونەوەی ڕووداوی ترافیک ئەدەن. ڕاستیەکی تر ئەوەیە کە ڕژیمی ئیسلامی و ناوەندەکانی ئاوێتە بە گەندەڵی بە هیچ شێوەیەک نەدەیانەوێ و نەدەتوانن ئەو کردارانی باسکران بخەنە دەستوری کاریانەوە، لەبەر ئەوەی ئەوان ماهیەتەن
لە بەرامبەر گیان و ژیانی خەڵکدا هەست بە بەرپرسیارەتی ناکەن و تەنیا قازانجپەرستی ماڵی لە ئەولەویەتی کاریان لێ. بەم هۆیەیە کە ناکرێت چاوەڕوان بێت لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا کە کۆمەلگای لە هەموو بارێکەوە کردوتە وێرانە و دیاردەکانی وەک ئەعتیاد، ڕووداوی شۆنی کار، منداڵانی کار و هەژاری چەند لایەنەی لە کۆمەلگادا نهادی نەکردووە، ڕووداوی سەرچاوەگرتو لە هاتوچۆ بە شێوەیەکی جددی کەم بێتەوە. ڕژیمی ئیسلامی کە شۆفێران بە خەتاباری ڕووداوە ماڵوێرانکەرەکەی ترافیک دەناسێ، لە ڕاستیدا خۆی خەتاباری سەرەکی ئەم بارودۆخەیە و دەبێت لە بەرامبەر ئەو بنەماڵانەدا کە لەم سەرودەمی نەورۆز و ساڵی تازەیەدا خۆشەویستانی خۆیان لەدەستاوە وەڵام دەرەوە بێت.
های سەوزە سەوزەکەی باڵێ نەخۆش ناکەمی بشکنی باڵێم نەخۆش ناکەمی بشکنی باڵێم زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کە دایە خەدیجە عەزیزی دایکی هاوڕێی گیانبەخت کرد و خالید خزرپور ناسراو بە خالید قارنێ یەکێک لە فەرماندە قارەمانەکانی کۆمەڵە 11 ئەم مانگە واتە خەزڵوەر ماڵاوایی لە ژیان کردووە. بنەماڵەی دایە خەدیجە بنەماڵەیەکی زۆر بەڕێز و خۆشەویست و جێگەی متمانەی گوندی قارنێ بوو. کاک اسماعیل باوکی هاوڕێ خالید کەسایەتێکی زۆر قسەخۆش و جێگای ڕێز بوو. دایە خەدیجەش هەتا بڵێ دایکێکی دڵسۆز و مهرەبان بوو بۆ هەمووان. دایە خەدیجە و هەموو دایکانی گیانبەختکردووی کوردستان کە نەفرەتێکی زۆریان لە حکوومەتی خوێنڕێژ و دیکتاتۆری کۆماری ئیسلامی هەبوو بە ئاوات بوون کە ڕۆژێک نەمانی ئەو جنایەتکارانە بە چاو ببینن، بەڵام بەداخەوە مەرگ مەودای ئەو ئاواتی پێنەدا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی کوڕەکانی دایە خەدیجە، کاک سولەیمان، کاک ئەسعەد، کاک محەممەد و کچەکانی سەفیا خانم، زبێت خانم و کوبرا خانم و هەموو بنەماڵەی خزرپور و عەزیزی دەکەین و بەشداری خەمیانی یادی ئازیزی دایە خەدیجە بەرز و بەڕێز بێت. بەڵە بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستاش لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.